بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدين کە دوو جار کورتکراوەی کتێبی ئەحیا و علوم الدینە کە ئیمامی غەزالی ئەم کتێبە نایابەی نووسیوە و زانایان لە دوای ئیمامی غەزالی هەرچ کەس لە باسی تەسکیەی نەفسا شتێکی نووسی بێ ئیلا پێویستی بەم کتێبە هەبووە و لە خزمەت ئەم کتێبە بوو. ئیمامی غەزالی عمرێکی زۆری تێپەڕ کردووە بە فەلسەفەیە، بە زۆرێک لە ئەفکاری زەمانی خۆیە. لە ئەخیرا گەیشتوتە ئەمەی کە خزمەتی دینداری و خواناسی خۆی بکات و ئەو بابەتە وشکە فەلسەفیە بێکەڵکانە هەر هەمووی واز لێبێنێ. بۆیە ئەمە زادەی بیری پیاوێکی زۆر گەورەیە کە بە نووسینی یەک کتێب توانی فەلسەفە لە جیهانە بشکێنێ. هەتا ئەمڕۆ بە نووسینی یەک کتێب لە هەموو عێراقا شیعی نەهێشت. یەک کتێبێکی بە ناوی المنقذ من الضلال. کاتی ئەو کتێبەی نووسی شیعە ئەوەندە بەهێز بوون پەنای خەلیفەشیان گرتبوو تەنانەت. ئەوەندە عالمێکی معتەبەری گەورە بە یەک کتێب گەنجێک بتوانێت هەموو عێراق پاکاتەوە لە شیعان. جا بیرکەنەوە بێ قووەتی ئەم پیاوە لەکوێ و لە ئاستێکا بێ. ئەم کتێبەی نووسیوە ئێمە لە بەشی چوارەمی کتێبەکان کە بەشی منجیاتە، ئەو شتانەی کە ڕزگارمان ئەکا. ئەم پیاوە هاتووە باسی بابەتێکی زۆر گرنگ کە مەحەبەتی خۆیە بۆمان ئەکا. لە دەرسی پێشووە وتمان حەسەنی بەسری، قسەی حەسەنی بەسری نەقڵ کرد بۆ ئێمە: من عرف ربه أحبه. هەر کەس پەروەردگاری خۆی بناسێ خۆشی ئەوێ، لا مەحالەت ئیلا خۆشی ئەوێ. ئەفەرمێ بۆچی خۆشی ئەوێ؟ ئەڵێ ئەگەر وردی کاتەوە سێ هۆکار ئەبنە سەبەبی ئەوەی کە خوای ناسی خوای خۆش بێ. هەموو ئەو شتانەی یەکەم هۆکار کە دەرسی پێشوو باسمان کردووە، هەموو ئەو شتانەی کە خۆی پێویستێتی بۆ ژیانی خۆی لە سەحەت و لە شساغی، لە خێزان، لە ئەولاد، لە ماڵ و سەروەت و سامان، هەمووی کێ ئەمانە عەتا ئەکات و ئەبەخشێ؟ خوا جەلە جەلالوه. دەمادام ئەم مفتەقیرە بەمانە و پێویستی بەمانە هەیە و هەمووشی لە دەستی خوایە جەلە جەلالوه، ئەبێت تەسلیم بێ، خوای خۆش بێ، هەتا ڕەب العالەمین ئەم شتانەی پێ عەتا بکات. چونکە هەموو ئەو شتانەی کە ئەبنە سەبەب بۆت بەدەستهاتنی خۆشەویستیەکانی تۆ لە جیهانە، ئەبێ ئەوەت خۆش بێ کە ئەویش ذاتی پاکی پەروەردگارە. ئەمە لە ڕووی عەقڵیەوە یەک. دووهەم هۆکار ئەفەرمێ ئینسان بە تەبیعەتی خۆی هەر کەسێک چاکەی لەگەڵا بکە، یا چاکە لەگەڵ ئەولادێکی ئەوە بکە، یا دۆستێکی ئەو بکە، خۆشی ئەوێ. هەموو کەسێک ئەو هەیە. هەر یەکێک لەوێ سەبەبینە کەسێک چاکەکاری لەگەڵ دایک و باوکی ئەکات، ئەم لە خۆ خۆشی ئەوێ. ئەزانێ ئەم کەسە ئیحسان لەگەڵ دایک و باوکی ئەمە ئەکە. بزانێ کەسێک لەگەڵ مناڵەکەی ئەمە چاکەکاری ئەکە، خۆشی ئەوێ. مامۆسای مناڵەکەی خۆشەوێ، چونکە ئەزانێت چاکەکاری لەگەڵ مناڵەکەیە ئەکە. ئەمە طبعێکە لە ئینسانە و حەز ئەکا پاداشتی هەموو ئەوانە بداتەوە کە چاکە لەگەڵ خۆی یا لەگەڵ دەوروبەرەکەیە ئەکە. و ئەگەر ئەو کەسە پێویستی بم بێ، ئەم پەلامار ئەدا بۆ نوسڕەتی ئەو دوژمنەکانی ئەو کەسەی کە ئەم چاکەی لەگەڵا کردو ئەوێ بیان شکێنێ. کەسێک غەیبەتی بکا پێی ناخۆشە، ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پێویستێکی هەبێ ئەچێ بەدەمیەوە جێبەجێ ئەکا. دەی بە هەموو شێوازەکان ئەم کەسە لەلای ئەم زۆر مەحبوبە کە ئیحسانی لەگەڵا کردو. دەی وەڵاهی ئەگەر ئینسان حەقی معریفەت بزانێت کە چاکەکاری گەورە بەسەر ئینسانەوە بریتە لە خوا جەلە جەلالوه، بەخوا دەیتر بەس خوای گەورەی خۆشەوێ. چونکە ئەزانێ هەموو ئەوەی کە پێی عەتا کراوە لە هەموو شتێک، هەموو لایەن خواوەیە جەلە جەلالوه. ئەو کاتە عەقڵی ئیلزامی ئەکا بۆی کە خوای خۆش بێ، عەقڵی بە زۆر وەهای لێ ئەکا کە خوای خۆش بێ. چونکە بۆ ئەم خۆ هەر لەناو نیعمەتی خوایە، لەناو ئیحسانی خوایە.
بڕواکە چاوەکەیتەوە بە هەر لایەکە سێرەکەیت و ئەحسانی خوا ئەبینی جەل جەلاله وئین تعدوا نعمة الله لا تحصوها نعمەتەکانی خوا ئەژمێری تاو نابێن لە بن نایەن لە نەفسی خۆتە لە دەوروبەر و گەردوونە لە خزم و کەسوکارە سیر ئەکەیت و کۆتایی نایە بە نعمەتەکانی خوا جەل جەلاله ئەفەرمێ لە کتابی شوکرا بەشێ لەوەمان باس کردووە کە ئیحسان لە خەڵکەوە بە هەموو ئەو ئیحسانانەی کە بۆ تۆیان ڕاستەوخۆ نین بە مەجاز ئیحسانە ئەگەر ناخوا جەل جەلاله لە پشتی هەموو ئیحسانێکەوەیە کە بۆ تۆ دێ ئەفەرمێ ئەگەر کەسێک بێت بێنە پێش چاوی خۆت پاشایەکی زۆر گەورە تۆ بانکە بڵێ وەرە ئەوە کارتی سەوزم ماویتە تێ هەموو خەزیانەکانی خۆم بۆ کردویتەوە چیتەوێ چۆن سەرفەکەی کەس محاسبەی تۆ ناکە تۆ چۆن سوپاسی ئەم کەسە ئەکەی ئەڵێ چاو بنوقێنەوە چاو بکەرەوە ببینە کێ ئەمەی والێ کردووە بەم شێوازە بۆ تۆ بکە کێ ماڵ و ئەملاکی دابە و کێ ئەوی کرد بە مەلیک کێ دڵی ئەوی والێ کرد کە خزمەتکاری تۆ بکە و دەرگای خەزیانەکانی بۆ تۆ بکاتەوە ئەفەرمێ کە ورد ئەبیتەوە ئەوەی ئەو پاشایە بۆ تۆی کردووە کە تۆ زۆر سوپاسمەندی ئەەکەی سێرەکەی لە حەقیقەتە خوا جەل جەلاله بۆ تۆی کردووە پێ عەتا کردووی بۆیە ئەفەرمێ ئەم هۆکاری دووهەمە هۆکاری یەکەم ئەوە بوو هەرچی بە خۆت دراوە لە خواوەیە دەی هەرچی ئیحسانێکی با بڵێن غێر مباشریش بۆ تۆ هاتووە هەمووی لە خواوەیە کابوو واجبە لەسەر ئەبێ خودات خۆش بێ ئەڵڵات خۆش بێ جەل جەلاله هەموو ئەو ئیحسانانەی لەسەر زەویە هەن کە لە مەخلوقاتەوە بۆ تۆیان هەمووی ئیحسانی غێر مباشر هەموویان مباشر نین مباشرەکە ئەوەیە کە ڕەب العالەمین دڵی ئەمانە نەرمەکە کە چاکەکاری لەگەڵ تۆیە بکەن واللهی ئەگەر دایک باوک ئەگەر خوا جەل جەلاله دڵیان نەرم نەکا یەک چاکیان لەگەڵ مناڵیانە پێ ناکرد تۆ بیرکەنەوە مەسەن دایکێک ئەگەر خوددا ئەم لطفە لەگەڵ دڵی دایکانەکە چۆن لەم نیوەشەوە ئەگەر مناڵەکەی نەخۆشیێکی هەبێ و ئەو بە دیارەوە دائنیشە و خواخوایەتی مناڵەکە ڕانەسڵەکە و تۆزە زیاتر بخێت ئەگەر لطف و ڕەحمی خوا نەبێ جەل جەلاله ئەم باوکە ئەم هەموو عارەقەیە ئەڕێژێ لە نێوچەوانی و تیکەیە نان و لوقمەیە پێ ئەکات و تەسیم بە مناڵەکەی خۆی ئەکە هەمووی ئەگەڕێتەوە بۆ خوا جەل جەلاله لە ئەخیرە هەمووی ئێمە لە خزمەتی خودایان جەل جەلاله کاتێک کە ئیحسانەکان ئەبینین لە موحسینەکانی سەرزەویەوە ئیحسان و موحسینی حەقیقیمان پێش چاو ئەکەوێت کە خوایە جەل جەلاله واجبە لەسەرمان کە خۆشمان بێ سێهەمین دانە ئەفەرمێ سبحان الله طبیعەتی ئینسان ئاو هەیە ئەگەر ئیحسان لەگەڵ ئەمیشان نەکرێ یەکەم ئەوە ئیحسان مباشر لەگەڵ تۆیە کراوە دووەم ئیحسان بە غێر مباشر هەمووی لە خواوەیە ئەوەی کە بە خۆت دراوە هەر لە خواوەیە ئەوەی کە خەڵک ئەداتێ هەر لە خواوەیە ئەفەرمێ نا طبیعەتێکی ئینسان هەیە زۆر عەجایبە موحسینی خۆشە چاکەکاری خۆشە لە کوێی ئەم سەرزەویە تۆ ببیسی کەسێک چاکەکاری کردو تۆ خۆشتە بە نمونە ئەبینی پێت ئەڵێن پاشایەک هەیە وڵاتەکەی خۆی زۆر عادلە زۆر عالمە زۆر مقتەدیرە دەسەڵاتدارە خزمەتی خەڵەکەی زۆر کردووە جادەکان بەو شێوازەیە مەعاش بەو شێوازەیە نازانم هەرچی ئەوەی کە بە خەیاڵی ئێمانایە لە حکومداری جوان ئەڵێن لەو وڵاتە هەیە لە خۆتەوە خۆشتە یان نا هەر ئێستا ئێمە ئەگەر بڵێن فلانە کەس وەڵا فلانە خەیری بە فلانە ماڵ کرد تۆ لێرەوە دڵە پێ خۆشە بێت جاری وایە ئەبینی ماڵێکی فەقیر خەڵک بەهانایە ئەڕوا تۆ لێرەوە نیشتە بڕۆی دوعای خێرەکەی خۆ ئەجەزایان بیتەوە ئەم دەوڵەمەندانە کە هاوکاری ئەم ماڵە هەژاریان کرد بۆ چونکە محسن خۆی بۆ خۆی خۆشەویستە سبحان الله طبیعەتی ئینسان ئاوایە هەر کەس ئیحسان لەگەڵ هەر کەسێک کات تۆ لە دوورەوە خۆشتەوێ ئەفەرمێ ئەمە طبیعەتێکە لە ئینسانەکانە کە بەم شێوازەیە کە ئەو کەسەی کە ئیحسانەکە خۆشیان ئەوێ دەیبیرکەنەوە لە محسینی حەقیقی کە خوایە جەل جەلاله چۆن ئەم ئینسانانەی خەلق کردووە چۆن بە جوانی و کەماڵ و جەمال خەڵقی کردوون چۆن کەون و گردوونی بە جوانی و بە ڕێکوپێکی خەلق کردو ئیتر چۆن خوات خۆش ناوێت جەل جەلاله دڵت عەقڵت هاوارەکە ئەبێ خودات خۆش بێ بۆیە ئەڵێن هەر کەسێ خوای ناسی بەباشی دڵنیا بێ لەوەی کە خۆشی ئەوێ ئەوە ئێمە خودامان نەناسیوە لە خۆمانە لە دەوروبەرمانە لە محسینی دوورە ئەوە خوددا نابینین بۆیە مەحەبەتمان بۆ خوا جەل جەلاله و ضەعیف و لاوازە ئەگەر نا هەرچی نیعەمە لەسەر زەوی سەیری کە هەر هەمووی لە خواوەیە دەی ئێمە طبیعەتمان ئاوایە محسینمان خۆشەوێ
دەی بالفعل ئەبێ خوا من جل جلاله خۆش بێ حتا ئەو شتانەش کە بۆ ئێمە دەرنەکەوتووە هەر ئیحسانی خوایە جل جلاله. تۆ جاری وا هەیە کەسێکی عەزیزت ئەمرێ لەوە ئەچێ زۆر بێ تاقەت بێ دڵ وا ئەزانێ ئەوە مصیبەتە بێ ئاگا لەوەی ئەگەر ئەو کەسە شوێنی باش بێ بەخوا مردنەکەی خۆشترە تا ژیان. دۆستێکم هەبوو خوا عەفوی کە وەفاتی کردووە ئەوە هەموو جارێ دوعامە کرد ئەموو خوایە گیان بۆی پاداشتی بتوانم پاداشتی باوکم بەمەوە ئەوەنە لە ژیانە مانوو بۆ لەگەڵمانە ئەوی دوعامە کرد خوایە گیان 8 ساڵ باوکم لەسەر جێگا بکە من خزمەتی کەم بۆی پاداشتی بەمەوە. ئەوی ڕۆژێ باوکم ڕەفیقێکی هەبوو پێوتم وتی ئەحمەد ڕۆڵە بچۆ وەلای فڵانە ڕەفیقم خەوم پێوە بینی و هەستەکەم بێتاقەت و ناڕەحەتە بچۆ بەدەمیەوە ئەوەش پارە هەرچی ویست بۆی جێبەجێک ئەڵە چوون بۆ ماڵەکە زۆر پاڕامەوە لەکوێ وتیان وەخوا لێرەنەوە ئەو مینگەمیگیان نەکرد هەموو لە بینی خۆیانە. ئەوی سوبحانڵڵا لە ماڵەکە خەری و بچمە دەرەوە گوێم لە کۆکەیەک بوو ئەوی گەڕامەوە پەردەیەکی پیس لەویا بۆی هەڵم ماوە سەرەکەم پیاوەکەیان خسوەتە ئەویە شوێنێکی زۆر ناخۆش و ناڕەحەتە. ئەوی زۆر تووڕە بووم عاجز بووم لە مناڵەکانی ئەو نازیشم هەبوو بەسەریانە ئەو ئاوم گەرم کرد و دەستم کرد بە شۆردنی ئەم پیاوە. ئەوی سوبحانڵڵا دەستم ئەبر بوو هەر شوێنێکی لاشەی کونێکی گەورەی تیا بوو ئەوی دەستم ئەچووە ناوە. ئەوی لەوێ زۆر پەشیمان بووم زۆر بە دڵ دوعام کرد خوایە باوکم کەلەلا نەکەیت و کەساسی نەکەی چوێ کەلەلا و کەساست کرد بەم شێوازە من چی لێ بکەم. ئەوی سێرم کرد ئەم ماڵە هەموویان هاوارەکەن بەس ئەمەیان لە کۆڵ بێت ئەو ئەوەندە ناڕەحەت و مانوو بوون پێ ئەو چەند ساڵ هەر خزمەت مانوو بوون. اینجا لەو لە هەڵەی ئەو دوعایی خۆم تێگەیشتم کە ئینسان زەلیل بوو لەسەر جێگە سوبحان الله. یعنی دائما لە دوعاکانتانە بەشێک لە دوعاکان داوای ئەوکەن خوای گەورە زەلیلی سەر جێگەتان نەکە محتاجی دەستی مرۆڤ نەبن زۆر زەحمەتە. دەی تۆ بیرکەرەوە محسینی حەقیقی کاتێکەوە کەسێ لە تۆ ئەسەنێتەوە تۆ لەوە چێ زۆر غەمبار بی بەڵام تەسەوور کە لەوە چێ گەورەترین ڕەحمی خوا بۆ تۆ لێسەنەوەی ئەو کەسە عەزیزت بێ کە نەتبینیەوە بە زەلیلی لەبەردەستی خۆتا بکەوێت. مناڵ زۆر عەزیزە من چەندین جار بینیومە کە کەسێک داوای لێ کردومەوە ساڵ مناڵێکمان هەیە بەو شێوە بەشکم دوعا بکەی خوا یەکلایی کات. تەسەورەکەن کە مناڵ زۆر عەزیزە و هەرچی پارەیەتی لە پێناوی سەرفی کردو بەڵام ئیتر تەحەمولی نەما. بۆیە هەر موسیبەتێک حتا ڕوو ئەکاتە تۆ ئەگەر پشتی یان پەردەی حکمەتی خوا بخوێنیتەوە لە پشتەوە پەردەی حکمەتی خوا هەڵ بدەیتەوە سیرکەی بەخوا جەماڵێکی زۆر گەورە و جوانیەکی زۆر گەورە ئەبینی ئەوەش هەمووی نیعمەتی خوا و ڕەحمەت و بەزەی خوایە جەل جەلالوه. بۆیە ئیمام ئەفەرمێ ئەگەر کەسێک بڵێن صفەتی علمی بە کامڵی تایە قودرەتی تایە هەرچی صفاتی خراپە تایە نییە سوبحان الله دڵ ئەوەی خۆشە وەڵای هەر کەسێکی ڕازگۆ لەم سەرزەویا ببینی تۆ خۆشتێ و قەناعەتی پێ ئەەکەی بڕوای پێ ئەەکەی کەسێکی بەدەسەڵات ئەبینی کە سەدیقە تۆ هەموو دڵەکان خۆشیان ئەوێ کەس نییە خۆشی نەوێ. بۆیە ئەفەرمێ هەموو کەسێ صالحی خۆشەوێ ڕقی لە مصلح هەموو طبیعەتی ئینسان صالحی خۆشەوێ ڕقی لە مصلح. ئێستا کەسێک صالح بێ ئێمە هەمان دەوری ئەدەین ئەڵێن تخوا دوعایکی خێرمان بۆ بکە. پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام خەڵک لە ڕووی سەلاحەکەەوە خۆشی ئەوستن بەس کاتێ مصلح بوون ئەیان و ئەوە مەکە ئەوە بکە خەڵک تووڕە ئەبوو لێیان خەڵک ڕقی لێ هەڵەسا. طبیعەتی ئەوە ئەو کەسێ ئەمر بە معروفەکە و ڕێگری لە خراپە ئەکا محبوب نییە بەس ئەو کەسەی خۆی بۆ خۆی ساڵحە لە نەفسی خۆی خەڵک خۆشیانەیە بۆ چکە صفاتی کەماڵی تایە. ئینسان حەز ئەکا هەمیشە هەومان ئێمە پێمان خۆشە صفاتی کەماڵمان تیا بێ دەی خوا جەل جەلالوه کولی صفاتی کەماڵی تایە كل صفات علمي تيا يتر چون خوامان جل جلاله خوش نوي بويا هر كسي خواي ناسي إلا خواي خوشه. أفرمدي سيري علمي ملائكة بك سيري علمي رسول بك هموي بين بيشاي وخوت همو أوانا مثلا خوشويسن لبروي التربية وتسكين نفسي خوانا نكلو لأستيكي زور برزا دي هر همو أم صفاتان بين بيدر الله خدا جل جلاله الله اینجا بزانە ئەوە چۆن خۆشەوێ کە هەرچی صفاتی کەماڵ و جوانیەتیایەتی دەسەیری علمی خوا کە هەموو علمی ئەوەلین و ئاخرین
لە لای خوایە جەلە جەلالوه سیر کە یەک مسقالە زەڕەیەک هەمومان خۆر کاتێک ئەبینین ئەدا لە پەنجەرەیەک هەندێک شتی ورد ئەبینین لە ماڵەوە یەکێ لەو شتانە بگرە بیکە بە 100 بەشەوە ئەکاتە مسقالە زەڕ یەک شتی لەوە نییە لەسەر زەویە خوا جەلە جەلالوه علمی پێی نەبێ و ئاگادار نەبێ دەی هەموو ئەوەی بە ئێمە دراوە وما أوتيتم من العلم إلا قليلا بخوا توسقالك كمان همو علم إنسانيت بيك وكوكر توسقالك لعلم خوا جل جلاله همو أهل آسمان كانوا زوي كوبنا وبيانوا إحاطة بعلم خوا كانوا شارز علم خوا بنو لحكمة خوا تيبقن دستوسانا بنو تيناقن نا أجر بيانوا لجياني ميرولية تيبقن تيناقن بۆ ئینسان لە ژیانی خۆی تێگەیشتۆ تا لە ژیانی مێرولەیە تێبگە جارێ مەجموعەی زۆر مافی ئافرەتیان باسە کرد یەکیان دۆستمە وتم پێم بڵێ مافی ئافرەت چیە یان پێک هاتەی ئافرەتم بە کاملی ئایا تۆ تێگەیشتووی ئەتا باسی مافەکانی بکەی ئەبێ کەسێ باسی مافەکانی بکە کە خەڵقی کردو تێگەیشتووە ناوەرە ئەفەرمێ ئەگەر بێت و بمانەوێت لە مێشولەیە لە مێرولەیە تێبگەین هەموو علمی هەر هەومان کۆکەینەوە لەسەر زەویە لە سەتایەکی ژیانی مێرولەیە هێشتا تێنەگەیشتوین حیاتی نازانین چۆن ئەڕوە نظامی چۆن ئەڕوە مێرولەیەکیش بۆ ئێمە ئاوایە بێنە پێشاوی خۆتان مێرولەیە بێ لە ئینسان تێبگا چەنە لە ئینسان تێگە چی لە ئینسان حاڵیە بێ احتیمالە بەسەر دەستەوە بێ ئەگەر زۆر محاولە بکە احتیمالە پەنجەو بناسی لەوە زیاتری پێ ناکرێت ئەی ئێمە چۆن لەو تێبگەین و چۆن ئەو بناسین زۆریش هەوڵ بدەین هەر تێناگەین و دەرەخەتی ئەوە نادەن کە بیناسی بۆیە عزیزانم مەسئلەی علمی خوا جەلە جەلالوه ئەوەندە گەورەیە تەسەوورکەن جاری وا هەیە من لە علمی خۆیە ئەمانە بە علمی خۆمان علمی خوا پێوین ئێمە طەبیعەتمان ئاوایە ئەگەر لە ماڵێکە 3-4 کەس پێکەوە قسەمان لەگەڵا بکە هەر چۆنێ ئەگەر زۆر هەوڵ بین لە قسەی دوانیان تێ ئەگەین تر ئەویتر هیچ مەحاڵیمان ناوێت چیان وتووە سەرمان لێ تێکەچێ سەر لە ڕۆی علمەواڵەیە ئەڵێ و کەسەی کە سەعی ئەکە ئەگەر لە شوێنێکی تاریکا بێ هیچ ڕنگ و شتێک نبینێ و ئاوا لە یەک کاتە تەنها تەرکیزی لەسەر کتێبەکەی خۆی بێ گوڵۆپێکی دانابێت تەنها ئەوە ببینێ ئەفەرمێ باشترین جۆری مطالعە لەوێ ئەکرێ سعی لەوێ ئەکرێ کە چاوەکانی هیچ نوعێک ڕەنگێک نبینێت چونکە لەو کاتێ ئەم کتێبە ئەخوێنێتەوە سەدان ڕنگ و وێنا و کاری تر تۆمارەکە مێشکی تەحملی ئەمە ناکە و تەرکیزی لەسەر ئەمە کەمە بێتەوە لە دێر زەمان هەمیشە باسی ئەوە کرا کە معلوماتی جدید معلوماتی قدیم ئەسڕێتەوە یعنی شتێکی تازە کە وەرەگەی شتێکی کۆن لە مێشکی توێ ئەسڕێتەوە بەڵام ئیبن سینا ڕەدی ئەمەی داوەتەوە ئەفەرمێ نەخێر هەر معلومەیەکت لە کاتی سەفایە وەرگرت قەت لەبیرە ناچێت پیاوێکی پیرە بینی جاری وا هەیە باسی مناڵی خۆیت بۆ ئەکا زۆر جوان کەچی نازانە ڕۆژە لەوە پێش چی ڕووی داوە بۆ ئەوەی لە زەمەنی سەفایە وەرگرتووە ئەوەی لە زەمەنی ناسەفایە وەرگرتووە بۆیە ئەفەرمێ علمی خوا جەل جەلاله وەکو علمی ئینسان نییە واتۆ تەسەوورکەی ئێمە لە یەک حاڵەتە 3-4 شت ناتوانین وەرگرین دەی خوا جەل جەلاله بیرکەنەوە لە یەک لەحزەیە ئەم هەموو مرۆڤە ئەم هەموو مێرولەیە ئەم هەموو مێشولەیە ئەم هەموو شێرە ئەم هەموو پڵنگە ئەم هەموو ئەستێرەیە ئەم هەموو گەڵایە هەمووی هەناسەی پێویستە بە ئەمری خوا ئەنواع جۆری دار و درەخت و دڕک و داڵ و هەرچی شتە تۆ سێری کە بیرکەرەوە هەر هەمووی لە لەحزەیەکە خوا جەل جەلاله علمی پێیەتی و ئاگای لێیەتی و دەسەڵاتی هەیە بەسەریە ئەبێ علمەکە چۆن بێ چەنێ بێ زەمن بۆ علمی خوا نییە ئەوەڵ و ئاخر هەر هەمووی ئەزانێ دەی ئەفەرمێ کاتێک کە سەیری ئەمە ئەکەی ئینجا ئەزانی علمی خوا چەند گەورەیە نهایەتی نییە ئینجا ئەزانی معلوماتی خوا نهایەتی نییە تێناگەی لێی ئەبێ بوەستی لە بەردەمیات دەی تۆ علمت خۆشەوێ دەی کامەڵی علم و گەورەی علم لە لای خوایە جەل جەلاله صفەتی قودرەتی خوا سێرکە بزانە چه صفەتێک ئەبینی لە خوایە چه قودرەت و دەسەڵاتێک ئەبینی گەورەترین مرۆڤ بێنە گەورەترین مەلیک بێنە بەهێزترینیان بێنە کامیان سیاسەتی خۆی و غەیری خۆی زۆر بە باشی ئەکا بهێنە سەیری کە بزانە چی لە ئینسان تێگەیشتووە امتحانی کە بزانە ئایا بۆ نەفسی خۆی هیچ زەرەر و زیانێک ئەتوانێت لا بدە ئایا لە خۆی تێگەیشتووە باشترین کەس زیرەکترین کەسی مرۆڤایەتی بێنە بزانە لە خۆی حاڵی بووە ئایا ئەتوانێت لە ساغی خۆی بە کامەڵی و کەماڵی بهێڵێتەوە
ئایا دەسەڵاتی هەیە لە بەردەم مێشولەیەکە مێرولەیەکە لە بەردەم کۆڕۆنایەکە ئەم شەوانە کە هەواڵی ئەوم بیست کە ترامپ سەرۆکی ئەمریکا کە تووشی کۆڕۆنا بووە بیرم لە دەسەڵاتی ڕەب العالەمینە کرد و دەسەڵاتی مرۆڤ بە دەسەڵاتترین کەس وەکو کەس لە ئینسانیەتە ئێستا ترامپ بەڵام سیر کە لە بەردەم شتێکی نەبینراوە چۆک داد ئەی علمی ئینسان چۆک دانادا ئەی هەرچی تەیارە و باخیرە و هەرچی دنیا و نەوەستە بۆیە لە بەردەم دەسەڵاتی خۆی هەرچی دەسەڵاتەکانە بچووک هیچ توانە و دەسەڵاتێکی نییە ئایا ژیانی خۆی بەدەست خۆیەتی ئایا مردنی بەدەست خۆیەتی ئایا نەفع و زەڕی بەدەست خۆیەتی کورت ناتوانێت چاوی خۆی لە کوێری بپارێزێ کە چاوەکە ئەکەوێتە کزی هەرچی محاولە ئەکە ئەوێ ڕایگرێ ڕاناگیرێ کە ئەکەویتە پیری ئەتەوێ پیری ڕاگری بۆت ڕاناگیرێ ئەڕوە لەگەڵ تا بەدەستی تۆ نییە کە بۆ خۆت دەسەڵاتت نییە نا ئەتەوێ زمانت لاڵ نەبێ بەخوا جاری وا هەیە هیچ مەبەستت نییە سوبحان الله قسەیەک یەتە سەر زمانت هیچ دەسەڵاتی خۆت نییە توانای خۆت نییە ئەتەوێ شتێ بڵێ شتێکی تر یەتە سەر زمان ئەی ئەتوانی گوێکانت لە کەڕی ناتوانی مەلۆی شاعیر لە تەشبیهی شعرێکی ئەفەرمێ کاتێکە بەدەست خۆت نییە ئەڵێ کاتێکە چۆن دەفێک تەڕ ئەبێ شێ ئەهێنێتەوە ئیتر هەرچی لێ ئەدەی تەپەتەپی جاران ناکە جوانەکەی جارانی نەماوە پڵتێکەکە هیچ معنا و تامێکی نییە و کەسیش تاقەتی نەگوێی لێ بگرێ ئەڵێ کە پیر بووی گوێکانت بەو شێوازە لە ناو ئەو تەڕەشۆ ئەکەن وردە تۆ هەستەکانت کەمە بێتەوە دەسەڵاتیش نییە بۆ ڕاگرتنی دەی هیچ دەسەڵاتێکت نییە و دەسەڵاتە بەسەر هیچ مەخلوقاتێکی خۆیان نییە و هیچ قودرەتێکت نییە دەتۆ سەیری قودرەتی خوا کە بەسەر هەموو ئەم شتانە جاری وا هەیە خوا مێشولەیەک زاڵەکە مێرولەیەک زاڵەکە بەسەر بەهێزترین کەسی سەرزەوی کەمال ئەتاتورک مێرولەیەکی سینی پێوەیدا لە سینەوە چۆن کەوتی تەڕێ چۆن گەیشتە تورکیا چۆن پێتەوەدا نازانێت ئەوەی کە لە مێژووە بۆی نووسراوەتەوە ئەڵەن گومانە کرێیەکێک لە مێرولە سوورەکانی سین کە ژەهراویە پێوەیدا لە جێ یاخستی زەلیلی کرد گوێی لە بانگی بوو کە بانگی گۆڕی بوو لە عەرەبیەوە بۆ تورکی بانگی بیستەوە بە عەرەبی و مردیش هیچ توانە دەسەڵاتیشی نەبوو ئەبێ گوێی لێ بێتەوە جارێکتر ئەوەی کە کردوێتی ببینە حەڵقە هەڵ ئەوەشێتەوە اینجا خوای گەورە بە زەلیلی کوشتی خوا جل جلاله باسی ذی القرنین من بۆ ئەکا لە سوورەتی کەهفە ئەفەرمێ ئینا مەکەننا له فی الأرض ئێمە تەمکینمان کرد لەسەر زەویە هەموو دەسەڵاتێکماندایە دەی تەمکین چەند ئەبێ گەورە بێ خوا بیدا بە کەسێک هەموو شتێک لە دەسەڵاتیا بێ لە قووەتیا بێ لە هێزیا بێ دەی ئەگەر هەزار ئەوەندەی تر بدرێ بە ذی القرنین هێشتا قدرەت و دەسەڵاتەکە ئەکاتە هیچ لەسەر زەویە قدرەت و دەسەڵاتی معنەوی ئەنبیا چەند گەورەیە بەچاو قدرەت و دەسەڵاتی ڕەب العالەمینە ئەکاتە هیچ دەی خوا جەلە جەلالوه بە تاق و تەنها ئەوەیە کە تۆ ئەبێت تەقدیسی کەی گەورەی کەی لە بەردەمیان خۆت نەوی کەی خۆشت بێ بە دڵ بە ڕۆح خۆشەویستێکی گەورەی بۆ بربانی ئەفەرمێ هەر قسەیە بکە قادرێکە هەرچی بێ ئەیکە سەمەدێکە پێویستی بە کەس نییە دەوڵەمەندێکە حاجەی بۆ لای کەس نییە و حاجەی خەڵک بۆ لای ئەوە یەحکوم ما یورید هەرچی بێوێ حکم ئەکە لا ڕادە لحکمه کەس ناتوانێت حکمی ئەو ڕەت کاتەوە ناتوانێت قەضاوەتی کرد کەسێک تعلیقی لێ بدا محکەمەی ئیستیسنا نییە ئەو عالمە بە هەرچی ذەڕەیە کە لە زەویە جوڵە و حەرەکە ئەکە یا ئەوەستێ و سکوونەت ئەکە دەی کێ زۆر معریفەتی بەخوا زۆرە عاجزە لە معریفەتی کەماڵی خوا ئەوەندەی پێت ئەکرێ سەیری دەسەڵاتی خوا کە هەتا مەحەبەتی خوا لە دڵتا ئەچەسبێ قسەکەی غەزالی ئەمەیە چۆن مەحەبەتی خوا لە دڵما بچەسبێ بە سیرکردنی دەسەڵاتی خوا مەحەبەتی خوا لە دڵما ئەچەسبێ خۆت مانووکە لەگەڵ بینینی دەسەڵاتی خوا لە هەموو سوچ و قوشبنێکی ژیانەوە ئەفەرمێت دەی وەڵڵاهی بەس ئەو خوایە شایەنی ئەوەیە کە تەواوی مەحەبەتی دڵی خۆمانی بدەینێ ڕۆحی خۆمان دڵی خۆمان فیدای ئەوکەین خوای گیان
ئێمە زۆر قسوورمان هەیە لە ناسینی تۆیە لە مەحەبەت و خۆشەویستی تۆیە یا ئیلاهی خۆمان ئەدەینە دەستی تۆ داوات لێ ئەەکەین ئەم دڵانەمان پڕکە لە مەحەبەتی خۆت و معریفەتی خۆت یا رب العالمین خۆی داوات لێ ئەەکەین بمان گێڕە لەو عەبدانەی ذیکری تۆ زۆر ئەکەن یا رب العالمین خۆی بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازیت یا ئەکرەم الئەکرەمین خۆی بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ نیعەمی خۆت بە ظاهر و باطین بەسەریانە دا ئەبارێنی یا ڕەبی خۆیە هەر گرفتێکمان هەیە کێشەیەکمان هەیە تۆ بۆمان حەلکە یا ئەکرەم الئەکرەمین خۆی ئێمە هیچمان دەسەڵات نییە خۆمان داوەتە دەستی تۆ بە ئەندازی مسقالە زەڕێک دەسەڵاتمان نییە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خۆی بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ خۆشت ئەون و ئەوانیش تۆیان خۆش ئەوێ کە تۆ لێیان ڕازیت و ئەوان لە تۆ ڕازی یا ڕەبی خۆی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر دایک و باوکمانە ببارێنە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر براو خوشکانمانە ببارێنە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر خێزان و مناڵ و هاوسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر دۆست و خۆشەویستانمانە ببارێنە خۆی ڕەحمەت و مەحەبەتی خۆت یا ئیلاهی بەسەر هەر کەسێکە کە مەعفێکی هەیە بەسەرمانەوە خۆی ببارێنە یا ڕەبی خۆیە وەکو بارانی بەهارت یا ئیلاهی صلوات بۆ سەر دیداری پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ببارێنە یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین مەحەبەتی ئەوانەی کە تۆیان خۆش ئەوێ لە دڵمانە دروستکە جێگیر کە مەحەبەتی ئەنبیا و ئەصحاب و صدیقین و شوهەدا لە دڵمانە زیاتر کە مەحەبەتی عولەما و ئەولیا لە دڵمانە زۆرتر کە یا ڕەبی خۆیە گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەر کە هەمومان یا ئیلاهی گرفتانێکی زۆرمان هەیە هەمومان دەردەدارین یا ئیلاهی هەموو دەردەکانی دڵمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ وەلی دڵەکانمانی خۆشەویستی دڵەکانمانی خۆیە تۆ ئاگاداری ناخ و ناواخنمانی یا ڕەبی خۆیە هەموو ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين